ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 ئەمڕۆ دەستپێکی ڕۆژی هەفتەیە سەرەتای ڕۆژەکەتان لەگەڵ پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ بکەن. ئێمە کۆمەڵێک بەرگە و بابەتی سەرنجڕاکێش پڕزانیاری و بەسوودمان بۆ ئامادەکردوون. جیا لەو بابەتانەی کە لە ناوخۆ لە دەرەوە هەمومان کۆکردێتەوە بە ئێوەمان ئامادە کردووە. تەوەرێکی تایبەتمان هەیە بۆ بەرنامەکەمان ئەویش باسکردنە لە دیزاینکردنی شێوازی دەرەوەی خانوو ماڵەکانمان. ئێمە لە ڕابردوودا چەندین جار باسیەوەمان کردووە کە لە ناو ماڵەکاندا چۆن دیزاین بکەین یاخود ئەو ستایڵی هەڵی دەبژێرین بۆ شوێنی دانیشتنمان شوێنی خەوتنمان چۆن بێت. ئەمڕۆ باس دەواکەین کە دیوی دەرەوەی خانوەکانمان چۆن بێت و بە چ شێوازێک دیزاین بکرێت. جیا لەمانە کۆمەڵێک بەرگە و بابەتی دیکەمان ئامادە کردووە، بەڵام لە بیری ناکەین سەرەتا بە دەستپێکی بەشێک لە کورتەی هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم و دواتریش ئەو بەرگە و بابەتانە پێشکەش دەکەین. وەزارەتی ناوخۆ گەشتکردنی هاوڵاتیانی عێراقی لە ڕێگەی هەرێمی کوردستانەوە بۆ ئەوروپا و ئەمریکا و ئەفریقا قەدەغە دەکات. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا ڕایدەگەێنێت لە پێناوپاراستنی ئاسایشی تەندروستی هەرێمی کوردستان و ڕێگریکردن لە تەشەنەی زیاتری کۆڕۆنا بڕیاریدا گەشتکردنی هاوڵاتیانی عێراقی لە ڕێگەی دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی بەریتانیا، نەمسا، بەلجیکا، دانیمارک، فینلاند، فەڕەنسا، جۆرجیا، ئەڵمانیا، یۆنان، ئێرلند، لۆکسمبۆرگ، سلۆڤاکیا، ئیسپانیا، بەرازیل، ئەمریکا، هندستان، باشووری ئەفریقا و ئوسترالیا و هۆڵەندا و ژاپۆن و زامبیا قەدەغە بکرێت. هەروەها ئەو هاوڵاتیانەی لە وڵاتانەوە دەگەڕێنەوە 14 ڕۆژ کەرەنتین دەکرێن. لە دوو هێرشی داعشدا 3 سەربازی سوپای عێراق لە گوڵاڵە بوونە قوربانی. پەیامنێری کوردستان 24 ڕایگەیاند چەکدارانی داعش دزەیان کردووەتە ناو گەڕەکی شەهیدانی گوڵاڵە و دوو هێرشیان بۆ سەر هێزەکانی پۆلیس و سەربازانی سوپای عێراق لە پردی حەلوان ئەنجام داوە. پەیامنێری کوردستان 24 ڕاشیگەیاند بەهۆی هێرشەکانی داعش سەربازێکی سوپای عێراق کوژرا و دوو سەربازی دیکەش بریندار بوون. ئەمڕۆ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق لەبارەی هەڵبژاردننی پێشوەختە کۆ دەبێتەوە و سەرۆکی پەرلەمانیش دەڵێت سوورین لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن. بڕیارە ئەمڕۆ کۆمسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆ بێتەوە و پرسی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختە یەکلایی بکاتەوە. لە ڕاگەیاندراوێکیشدا نووسینگەی محەممەد حەلبوسی سەرۆکی پەرلەمانی عێراق جەخت دەکاتەوە کە پەرلەمان پشتیوانی لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی داهاتووی عێراق لە وادەی دیاریکراوی خۆیدا دەکات و داواشی لە سەرجەملایەنە سیاسەکانی عێراق کردووە. هانی هاوڵاتیانی عێراق دەن بۆ تۆمارکردنی بایۆمەتری. ئاماژەی بۆش کردووە نابێت گوێ بەو دەنگۆیانە بدرێت کە باز لە دواخستنی هەڵبژاردن دەکەن. ئەمریکا پشتیوانی خۆی بۆ دانوستانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەیاند. باڵێۆزخانەی ئەمریکا لە دیمەشق پشتیوانی وڵاتەکەی بۆ دانوستانی کوردی لە ڕۆژئاوای کوردستان ڕاگەیاند و جەختیشی کردەوە لە نزیکەوە چاودێری بەردەوامیان بۆ پێشکەوتنەکانی ئاو دانوستانە دەکات. ئاماژەی بەوەشدا بە گوێرەی بڕیاری ژمارە 2254 ئەنجومەنی ئاسایش ئەو دانوستانانە پشتیوانی بۆ پرۆسەی سیاسی و ئایندەیەکی ڕوونتر بۆ تەواوی خەڵکی سووریا دەستەبەر دەکات. ماکرۆن و ئەردۆغان چەند نامەیەکیان لە نێوانیاندا ئاڵوگۆڕ کرد. مەولود چاوش ئۆغڵە وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند ڕەجەب تەیب ئەردۆغان و ئێمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا نامەیان بۆ یەکتر ناردووە و ڕێکەوتون گفتوگۆ لەسەر گرژیەکانی نێوان ئەنقەرە و پاریس ئەنجامدەن. ڕاشیگەیان ماکرۆن لە وەڵامی نامەکەی ئەردۆغاندا بە ئازیز دەستی پێکردو و بەم زوانەش هەردوو سەرۆک پەیوەندی تەلەفۆنی یان ڤیدیۆ کۆنفرانس ئەنجام دەدەن. نووسینگەی ماکرۆنیش هەواڵەکەی پشتڕاست کردەوە و ڕایگەیاند ماکرۆن وەڵامی نامەکەی ئەردۆغانی داوەتەوە. کورتەیەک لە هەواڵە ناوخۆی جیهانیەکانم پێشکەشکردن.
جا لەو لە کورتەی هەواڵەکان کە باسی ئەومان کرد جیهان ئێستا چۆنە و بە تایبەت لەم کاتەدا کە کۆرۆنا دووبارە هێرشی هێناوەتەوە سەر جیهان. ئێستا دێنە بەرگۆ بابەتەکانی دیکە کە سەرەتامێ بە بابەتێکی هوەری دەست پێ بکەین. ئەویش ماوەی 12 ساڵانە خەڵاتی ماملێ پێشکەش دەکرێت، ماملێ هونەرمەندێکی دەمخۆش و دێرین و بە هونەرمەند و میوزیسیانی کورد دەدرێت ئەم خەڵاتە ساڵانە. ئەم ساڵیش ئەو خەڵاتە پێشکەش بە میوزیسیانی کورد دکتۆر دڵشاد محەممەد سعید دەکرێت. دڵشاد سعید لە ساڵی 1950 لە دهۆک لە دایک بووە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی بەختە خوێندوێتی لە ساڵی 1970 لە خوێندوێتی و دیبلۆمی لە بواری میوزیک بەدەستهێناوە و ساڵی 1970 لە تیپی کۆراڵ و میوزیکی پێکێناوە و بەشداری لە 2 فستیڤال لە هەولێر و بەخدا کردووە و پلەی یەکەمی بەدەستهێناوە. دواتر ئۆکسترای سەمفۆنی دهۆکی دامەزراندووە 1984 و هەتا ساڵی 1988 لە زانکۆی وێلز لە بەریتانیا ماستەری لە میوزیک وەرگرتووە و چەندان کاری ئۆکسترایی لە ناوخۆ و دەرەوەی کوردستان ساز کردووە. 2018 دکتۆرای لە بواری میوزیک لە نەمسا وەرگرتووە. 12 لە ساڵی ڕابردووش خەڵاتی ماملەی پێشکەش بە هونەرمەند قالەمەڕە ئەندریاس ئیسرائیل خەمۆ عەباس کەمەندی عەزیز شارۆخ ناسرا و جگەلەوەش ناسر ڕەزازی زۆزان و تیپی مۆسیقای سلێمانی مەسەری خالقی خەلیل غەمگین سێر حوسێن سەفامەنیش محەممەد ڕەزا دارابی کراوە. واتە خەڵاتی ماملێ پێشکەش بەم هونەرمەندانە کراوە کە ساڵانە پێشکەش بە هونەرمەندان لە بوارە جێرەجەکان ناکرێت. دکتۆر ئازاد نەجار یەکێکە لە کوردانی تاراوگە و لە تەمەنی 27 ساڵیەوە لە سوید نیشتەجێ بووە. ئێستا یەکێکە لە پزیشکە بەناوبانگ و داهێنەرەکانی ئەو وڵاتە. دکتۆر ئازاد لە داهێنانێکی بێوێنەدا توانیوێتی دڵێکی دەستکرد دروست بکات کە ئەوە داهێنانێکی زۆر گەورەیە. ئێستا کارەکەی گەیشتۆتە قۆناغی کۆتایی و ڕاگەاندنیشی واتە دکتۆرەوێ ڕایگەێنێ کە دڵێکی دەستکردی دروست کردووە. دکتۆر ئازاد باس لە قۆناغەکانی ژیانی چۆنەتی دروستکردنی دڵەکە دەکات لەم کارەدا بەیەکەوە بابی بینین زیانێری زیاتری لێوەرگرین. روز باش ناوم آزاد نجاره روزامل سوید هربتر ساعت 6:30 خورده چما شریکی هکره چما شریکی یعنی چما خستخانه وقتی از الخستخانه کارت کم از هاتما ولات السويدة عمري من 27 سال بي صالا نوت تو 5 هاتما في ولاتي تسبيكرني از الشاركة بمنافي لين شوبينج بيا وشاركة جامعية الوير زمان السويدي مخان ونفسي كاتيجي من معادلة شهادة كلية طب كر صالا نوتون هيدا سبيكر اسكارت كمل خستخانة السويدة وقتی مدرس فکری کرد خستخانه کردیم هاتم باجر او باجر استعمله ناوی وستروسه والفي ولاتي من شول كرك دكتور باش نيجي اختصاص بوردا سويدي من الفيرستان واف مشروع ديليجي الفي ولاتي الفي باجري مدرس فكر افا 20 سال اجي خريكي او مشروع ما طبعا اختبروا ولاتي خد جورت ايش ولاتي كردستان دبيجينش بارتشا عراقي بين الليره أبا يعني نسانا هي نابتا بين الفيري منافسة السويدية بكين تشتكي جلك زحمة مرو بشيتن كاركي باش بيدا بكتن وجيانكي خوش الباجيرة كي أوروبي بيدا بكتن وقت مرو هاتي عمري مازن مرو جبيري بتشيك مازن نبي البي باجيري في مختبري ام
پروژکتا چێکردنا dilê destgird li vêrê dirist dikîn. Ava jî gelek nemûne şwî dilê sînayî hene. Li vê jî tecrüba serçê dikîn û tatwîr dikîn û gelek jî parçe şwî muxteberî her parçekê şûlekê dikitin. Tiştekî tecrübe serçê dikîn. Dilê sînayî jî Dimahîk 5 sal me gelek tecrübe çêkirîne ser gerek heywana me dest pê kir li gel baraza, piştîngê em çûne li gel gûlka, piştîngê nû em li Belcîk em karê tînîn li gel berxê Belcîkî, bêjne milkî şîp, belgiyên milkî şîp. Ew jî berxê gewre ne, mezin in, weznê wan a 80 heta 100 kîl wan e. Hindî weznê mirovekî ye. Ez li vê xesî kar dikim ke nûjdarê me carî bawlî ye û gelek westan min ê birî heta êsta dest bige me derecekê bişim vî karî de ez kar bikim û şerîka xwe de ez kar bikim. Kurd miletekî gelek zîrekin û çelengin û dilpaxij in û dilsax in. Ez hêvîdarim her Kurdekê nav welatî de û ji dervey welatî hemî şeklekê xwe mandû ket û paslînet da pêşketina Kurdistanê çêbit pêşketina hemî Kurda demekî xweş. ئێستا ji babەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. بێگومان ژیان بەردەوامە لەگەڵەوەی کە بەهۆی جەنگەکانەوە شارەکان وێرانە بن، بەڵام خەڵکانێکیان بە کارێکی بچووکیش بێت یاخود بە ژیانی ڕۆژانەشیان بێت دووبارە ژیانەوە و نوێبوونەوە ئەدەنەوە بۆ شوێنانە وەک چۆن
پیاوێکی بەساڵا چووی مووسڵ کە ناوی تاهیرە کاری تەزبیح فرۆشیەکات ئەم تەزبیح فرۆشە ئەوێ جارێکی دیکە لە بازاڕەکان ئەو بازاڕە وێران بۆی شارەکەی دەست بە کاری تەزبیح فرۆشی بکاتەوە ئەو تەزبیح فرۆشە بە تەنیا گەڕاوەتەوە بازاڕەکە ئەو بازاڕی کە لە سەردەمی داعش بە تەواوی خاپوور بوو دەیەوێت جارێکی دیکە کڕین و فرۆشتن لە بازاڕە خاپووربووەکانی مووسڵ دەست پێ بکاتەوە. هەرچەندە ژیانویجی نەڤەگەڕیایە دوکان و بازار کابلن لێ تاهری ئیرادەیەک مەزن هەیە دگەل کاری خەو بێ بستایە بچووک جارەکە دی ژیانی لێڤەگەڕینە. هەڤال هۆگرێ نوێن کەڤن ئەتخوازن جارەکە دیوی ببینن. جيتوا على هذا السوق من سنة ال 75. Di sala 1975 de min dest bi vî karîkiriye li vê bazarê. Piştî çend salan ez bûme serbaz, careke din vegeriyam li ser karê xwe. Min dest bi kirîn û firotina tizbiyan kir. Bi rastî ev bazar ji bo min gelekî giring bû. Lewma beriya çend rojan careke din ez vegeriyam vê cihî. Ez daxwazê ji hevalên xwe dikim, ew jî bihêne vê de û dest bi karê xwe bikin. Ji ber ku nabe em bêhêvî bin. Em xwedanên vê bazarê ne. بەریە ساڵە 2014 ئەف بازاری ئاوا بوو کردین و فرۆدنا جۆرێن تزبیە لێت هات نەکردن بکڕانژ گەلک پارێزگەهێن دیجی قەستاوی جیهید کردن. معامل من أهل الموصل وعندي معامل من أهل Kiryarên min ji Musul û gundan bûn. Her wisa ji hewlêrê jî dihatin tizbiyan bikirin. Bi rastî danûstendineke gelekî baş bû. Li bîra min e ku vê de gelekî qerbalo beriya neha. هەرچەندە ژیوی بەر و مەزمبوونێ بەچێت لێ جۆرێن تزبیان یەن خەلکێژێت کردین لە بیراوینە. يأخذون المسابح المليحة مثل الشيح. Kiryar tizbiyên baş dikirin. Wekû curên şîh, qareman, sendelûs, şeda û kereba. Her wiha curên reş û hin curên din jî. Kiryar ji hewlêrê û Slêmaniyê dihatin. ژێتە هەری 65 ساڵن خەلکێ مووسلەیە نیڤێکی ژێ ژیانە خۆ دوی بازاریدا بۆراندیە لەوە ئەف جەهژەبەوەی بوویە وەکو مالاویە دوێ بەریە چەند ڕۆژاوی بریاردایە ناڤە بەرمایان شەڕیدا جارەکە دی ناوێ بازارێن هەرج ڤەگەرینە. دەرمان بە عەدلی کوردستان 24 مۆسڵ. وەرزی ڕنینەوە و کۆکردنەوەی بەرهەمی سەوزەی زستانە لە ئەزمیری باکووری کوردستان دەستی پێکردووە و ساڵانەش 1,700,000 تۆن سەوزە و میوە لەو پارێزگایە بەرهەم دەهێنرێت بەشێک لەو سەوزانەش ڕەوانەی وڵاتانی ئەوروپاکرێن و بەشێکی دیکەش پێداویستی ناوخۆی پێپڕەکرێتەوە. ئێمە هەمیشە بیستمانە سەوزە و میوەکان لە وەرزی هاوین یاخود بەهاردا هەیە بەڵام لە ئەزمیر لە وەرزی زستانیشدا جوتیاران بەیانیان و نیوەڕۆیان جۆرێک لە سەوزەکانیان کۆ دەکەنەوە و دوای نیوەڕۆ تا ئێوارە جۆرێکی دیکە سەوزە لێ دەکەنەوە واتە خەرمانیان ئەوەندە زۆرە بەرەکەت بێت ئینشاءڵڵا بەبێکەوە بیبینین. ساڵانە لەم کاتی وەرزی ساڵدا کۆکردنەوە و ڕنینەوەی بەرهەمی سەوزەی زستانە لە باکووری کوردستان دەست پێ دەکات. ئێستا بەشێک لە خێزانە جوتیارەکانی پارێزگای ئیزمیر بە شێوەی هەرەوەزی و بە کۆمەڵ کاری کۆکردنەوەی بەرهەمە جیاوازەکانی سەوزە دەکەن. بەپێی ئامارەکان 429,000 هێکتار زەوی ئیزمیر بە سەوزەی زستانەدا چێنراوە و زۆرینەی سەوزەکان لە کێڵگەکانی ئیزمیر بەرهەم دەهێنرێن. Yok aslında biz 2020 yılında yaşamış. ساڵانە بەشێکی زۆری زەویە کشتتوکاڵەکانی پارێزگای ئیزمیر بە سەوزە بە تایبەت سەوزەی زستانەدا دەچێنرێن. ئەوەش پێداویستی ناوخۆ پڕ دەکاتەوە و تەنانەت هەناردەش دەکرێت. هەموو هاوکاریەکی جوتیاران دەکەین بۆەوەی بتوانن لە کارەکەیان بەرهەمدار بێت. جوتیارانی ئیزمیر زۆرینەی سەوزەکانی وەک قرنابیت، برۆکۆلی، سپێناخ، ئارتیشۆک و کەرەوز بەرهەم دەهێن و بەیانیان تا نیوەڕۆ جۆرێک لە سەوزەکان کۆ دەکەنەوە و دوای نیوەڕۆ تا درەنگانی ئێواران جۆرێکی دیکە لە سەوزە لێ دەکەنەوە. ژمارێکی زۆریش لە خێزانەکان بژێوی ژیانیان لە سەرکەرتی کشتتوکاڵ و بە تایبەت سەوزەی زستانەیە. Durum bu sene iyi. بەیانیان زوو پێشخۆڕ هەڵاتن دێنە ناو چێلگە کشتتوکاڵەکانمان بەشێک لە سەوزەکان دەبێت بەیانیان لێ بکرێنەوە و زۆر ناسکن بەشێکی دیکەشیان دوای نیوەڕۆ تا کاتی ئێوارە کۆ دەکەینەوە هەموو سەوزەیەک لەسەر خاکەکەمان بەرهەم دێت. Ekonomik açıdan daha iyi.
هەرچەندە لەم کاتی وەرزی ساڵدا کەش و هەوا ساردە و باران و جارجاریش بەفر دەبارێت، بەڵام جوتیارانی ئیزمیر دەست بە کۆکردنەوەی بەرهەمی سەوزەی زستانە دەکەن. لەسەر ڕووبەری 429,000 هێکتار زەوی زیاتر لە 1,700,000 تۆن سەوزە بەرهەم دەهێنن. بەشێکی زۆر لە سەوزەی زستانی پارێزگای ئیزمیر هەناردەی وڵاتانی ئەوروپا دەکرێت و بەشێکی دیکەیشی پێداویستی ناوخۆی پێپڕ دەکرێتەوە. وەکو لە سەرەتای پرۆگرامەکە و ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ تەوەری پرۆگرام تایبەت کراوە بە یاخود بڵین تا یەکبەتمان کردووە بە دیزاینکردن و تەسمیمکردنی شێوازی دەرەوەی خان و ماڵەکانمان. بۆ مەبەستەش ئێمە میوانداری خات و ڕووناک حەسەنمان کردووە. من لەگەڵم خاتونە گفتوگۆ دەکەم و پرسیاری لێ دەکەین زین بۆم ساڵ چۆنە. سڵاو لەبێ خات و ڕووناک بەخێر هاتی. بەیانیت باشە. جەوەکە چۆن بوو سارد بوو؟ وڵا ساردە بەس خۆشە خۆشەوانە بەتایبەت ئەگەر زوو هەستی ئەنەرژیەکی زۆرتر ئەنەرژیەکی باشتر ئەبێ ئەکی خۆشترە و وەختێکی باشتریشت بۆ ئەگەرێتەوە هەستێکی ڕۆژەکە درێژترە کاتێککە زوو هەڵستیت بێگومان. ئەگەر زیاڕەوی نەکەم خانمان لە هەموو بوارێکدا زۆر باش پێشکەوتون و بەتایبەت لە دیزاینکردندا جا ئەگەر لە مایکەپەکەی خۆیانەوە بێ هەتا ئەگاتە ناوماڵ کەم تەرخەمیان نەکردووە. جا تۆش پێمان بڵێ وەکو شارەزایت لەو بوارەیە بۆ ئەم ساڵی 2021 ئەو شێوە زوو دیزاین و ستایلانە چییە کە بۆ خانووەکان زیاتر باوەیە خۆت خراونەتە ڕوو؟ ئەو شتانێک کە بۆ 2021 باو ئەبێت و لەمە دوایەت لەبەر ئەوەی کە ساڵی پێشوو کۆڤید-19 بوو بۆیە ئەوە تەئسیری کردە سەر دیزاینەکانی مەعماریەکان و حەز ئەکەین کە زیاتر بگەڕێنەوە بۆ سروشت. چونکە ئێمە بۆمان دەرکەوتووە کە هەرچەند مرۆڤ لە سروشتەوە نزیکتر بێت لە هەموو مەشاکلێک دوورتر ئەکەوێتەوە هەتا لە لایەنی سەحیشەوە بێت. لەبەر ئەوە هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی تێکسچەرەوە هەم لە ڕووی مەتیریالەوە کە بەکاری ئەهێنین محاولە ئەکەن کە بگەڕێنەوە بۆ سروشت. باشە ئەو ماتریالانی کە بەکارەهێنرێت گەشتوت هەرێمی کوردستانی یاخود بڵێ نەتوانین ئێمە بگەڕێنەوە سەری و لێرەش شان بەشانی ئەو دیزاین و سایلانە بڕۆین؟ ئەکید ئەگەر تەلارسازەکان تەنها کۆپی وڵاتانی تر نەکەن ئەگەر بگەڕێن بە دوای مەتیریال و دیزاینی خۆمان مەتیریالێکی زۆر هەیە لە کوردستان مەتیریالی زۆر باشمان هەیە. بۆ نمونە من 10 ساڵ لەمەوە پێش دیزاینێکم هەیە کە خۆم شانازی پێوە ئەەکەم حتا لە ئینتیریەرە کە بەکارم هێناوە بەردی نەقاری پێ ئەوەترێ بەکارم هێناوە. ئەو بەردە بەردی شاخەکانی کوردستانە و ئەو کەسانەی کە شارەزان لی کوردن ئەیدی عامیلی کورد بەکار هاتووە لە ناوی و هەم مەتیریالەکەش کوردیە زۆر باشترە لەگەڵ سروشتی کوردستانیش باشتر ئەگونجێت هەم لە ڕووی ڕەنگەوە هەم لە ڕووی شکلەکەیەوە و هەم لە ڕووی ئەو مەتیریالە کە چەند ئەگونجێت لەگەڵ ئەو هەوای کوردستان خۆی زۆر باشتر ئەگونجێت لەو مەتیریالانەی کە لە دەرەوە ئەهێنرێت. بۆ نمونە ئاسانە لە دەرەوە ناوەی خانۆکەش بەکار بهێنرێتواتە لە بینەی خانۆکە تا بەکاری بهێنیت. ماڵە کۆنەکان کە لە کوردستان دروست کراوە هەر خۆی بە بەرد دروست کراوە و ئەو بەردانش بەردی شاخی کوردستان کە لەیان دروست کراوە. بەس کولفەی زیاتر ئەبێت لەبەر ئەوەیە کە ئێستا خەڵک لێ دوورکەوتوێتەوە لەبەر ئەوەی کە کولفەیەکی زۆرترە و بۆ نمونە لە هەورامان کاتی خۆی زۆر بەکار ئەهات هەر بەردی خۆمان بوو کە بەکار ئەهات لە خانوەکانە. بەڵام ئێستا خەڵکەکە چۆتە سەر بەکارهێنانی مەوادی تر لەبەر ئەوەی ئەڵێن هەم گرانتر ئەکەوێت ناتوانین خانوەکانمانی پێتەواو بکەین هەم ئێستا وەستا و کرێکار نەماوە کە بتوانن لەو بوارەیە ئیش بکەن. لەبەر ئەوە ئەگەر ئێمە خۆمان پلانێک هەبێت لەلایەنی حکوومەتەوە بۆ دانانی مەسەلەن مەعامل بۆ دروستکردنی ئەو بەردانە ڕێکخستنیان کە بە شێوازێکی وا ڕێک بخرێت کە لە بینا و لە خانوو بتوانین بەکاری بێنین ئەو کاتە بۆ خەڵکیش ئاسانتر ئەبێ بەکارهێنانی و کولفەشی کەمتر ئەبێت. ڕاستە لەگەڵەوەی کە تێچووی زۆربەی ئەو مەتریالانی کە خانوویەکی لێ دروستەکرێ زۆر بۆ ئێستا با بڵێن کە لەگەڵ پێشکەوتنەکان ئەوانیش نرخەکانیان زیاتر بۆ یاخۆت پێشکەوتنی زیاتری پێوەیە. لەگەڵەمە ئەتوانرێت ینی چه بابەتێک یاخود بڵێن چ کەرەستێک زیاتر بەکار بهێنرێ و دیزاینکردنی ناوە قورسترە یاخود دەرەوە مامەڵەکردن لەگەڵ ئەو مەتریالانە چۆنە؟
خۆی ئەکی دیزاینکردنی ناوەوە ئەبێ قورستر بێت لە دیزایانی دەرەوە چونکە دەرەوە شتێکە کە تەنها واجهەیەکە کە تۆ ئەگەر بیتە سەر دیزاین نەک بەکارهێنانی مەتێریال بەس لە دیزایانی ناوەوە تۆ ئەبێت حسابی بەکارهێنانی ئەو کەسانە بکەی کە لە ناوەن کار ئاسانی ڕۆژانەیان بۆ ئەکەیت یعنی ئەو کەسانە کە چۆن ڕۆژانە هەڵس و کەوت ئەکەن ئیشیان چییە چەند سەرخێزانن لە ماڵەکەیە و پێویستەکانیان چییە ئەوانە هەموو ئەبێ لە بەرچاو بگیرێت و بە تەواوەتی لە دیزاینەکاندا ڕنگ بداتەوە ڕاستە ڕووناک خانۆکۆ بینین کە لەسەر شاشەکە ئەو وێنانەی تایە کە بەشیکیان خۆ دیزاینە کردووە هەندێکی دیکەشیان نێودوڵەتین کە دیزاین کراون تا چەند گونجاون ئەم دیزاینانە لەگەڵ سروشتی یاخود بڵێن ژینگەی کوردستان من زۆر حەز ئەەکەم لە کاتی دیزاینکردنە ئەندازیارەکان بگەڕێنەوە بە سروشتی کوردستان چونکە سروشتێکی زۆر جوانمان هەیە لەبەر ئەوە گوناحە کە ئێمە کۆپی وڵاتانی تر بکەین و لێرە دای بنین ئەگەر بێت و ئێمە باسی مۆدل بکەین بۆ نمونە لە دیزایانی ناوخۆ کاتێک ئەگەر لە پارەوە هەتا ئێستا دەست پێ بکەین 4 جار 5 جار مۆدلات و ڕنگ گۆڕاوە هەتاوەکو تۆ خانوەکە تەواو ئەکەی ئەو مۆدل و ڕەنگە خۆی ئەگۆڕێت ئەوە ئەبێ بە شتێک کە لایەنی تیجاری پێوە دیارە بەس کە تۆ لە سروشتی کوردستانەوە خۆی وەری بگری لە سروشتی ئەو منتیقەیە خۆی یعنی لە بەردەکانی ئەوێ لە سروشتەکەی لە دارەکانی لە ڕەنگی گەڵاکانی لەو ئاوەی کە پێ ئەڕوات لەو شوێنە ئەگەر وەری بگریت ئەوە بە دڵنیاییەوە هەتاوەکو ینی هەتاوەکو ئەو بینایە بمێنێت ئەو مۆدلی هەر ئەمێنێت و بەسەر ناچێت ئەزانین لێستا زۆربەی شوێننی نیشتە جێبوونەکان بۆتە ئاپارتمانی گەورە یاخود شاری بەرفراوان کە دروست دەکرێت و هەمویان هاوشێوەی یەکەن جاگەر بە شێوەی بینا بێت یاخود بە شێوەی ڤێلابێ و لە نزیکیەکەوە بێت ئەمە بەجیا جیا لەوە ئێمە تا چەند گرنگە یاخود بڵێن ئەتوانین هاوشانی مۆدلەکان بڕۆین هاوشانی ئەو دیزاینانە بڕۆین کە خۆت باست کرد کە زۆر زوو ئەگۆڕێت لێرە باشە ینی مۆدلات زۆر ئەکرێت و چەند دیزایانی جوانمان هەیە دیزایانی باشمان هەیە بەس ئەوەی کە لە شارەکاندا بەدی دەکرێت ئەوەندەی کەم لە حەزم کرده بێت لە ڕووی دیزاینەوە جوانە لە ڕووی واجهەوە جوان خۆیان پیشان ئەیە بەس لە ڕووی مەتێریەڵەوە کە بەکار ئەهێنرێت چونکە شتێکی شاراوەیە هیچ احتیمامی پێنادرێ هیچ ناگونجێت لەگەڵ سروشتی کوردستان لەگەڵ ئاو هەوە و کەشی کوردستان مشکلەکانی ئەو شارانەی کە دروست دەکرێت لێرەدایە کەواتە ینی ئەگەر بمانەوە خۆمان خانوێک دروست بکەین ڕۆژچاوی چی و چی بکەین جیا لە گەرمی و ساردیەکەی بۆ نمونە لە ڕووی دیزاینەوە ڕۆژچاوی چی بکەین لە ڕووی دیزاینەوە ئەبەر ڕێچاوی ئەو شوێنە بکەین کە لی دروست ئەکرێ بۆ نمونە ئێمە کە لە هەولێر دروستی ئەکەین لە هەولێر قەڵامان هەیە ئەوە کەنزێکی عالەمیە بۆچی گوناحە ینی کە تۆ ئەو شتە جوانانە لە بەردەستی ئێمە بێت بەو شێوەیە بە تاک بمێنێتەوە پێویستە کە لە ماڵەکانمانە بە شێوەیەکی نوێ جارێکی تر بە مەتێریەلی نوێ ئەو دیزاینانە جارێکی تر زیندوو بکەینەوە بۆ نمونە کاتێک کە ئێمە لە ڕەواندز دیزاین ئەکەین پێویستە ڕەچاوی ئەوە بکەین کە ڕەواندز خەرەندی هەیە کە شتێکی زۆر جوانە لە هەموو شوێنێک نایبینی ئەو نەوانە هەم لە ڕووی بەردەکەیەوە کە بەکار بهێنرێ لە ناو ماڵەکە ئەتوانی ئەو بەردی کە لەوێ هەیە ئینڤایتی بکەیت بۆ ناو ماڵەکە لە یەکێک لە دیوارەکان دیسان جارێکی تر بەکاری بێنیتەوە لە شەقلاوە کاتێک کە دیزاین ئەکەین زۆر جوانە کە ئەو هەموو سەوزایی کە لە شەقلاوە هەیە بۆ نمونە ئەگەر اختیاری کاتی پاییزی بکەین مثلا ئەو هەموو ڕەنگە جوانە تێکەڵ ئەبێت لە زرد و پرتەقاڵی و سوور و ینی گەڵاکان کاتێک کە بەرەو پاییز ئەڕوات کە هەر یەکیان بە ڕەنگێک شکلی پاییز دەدەن ئەو ڕەنگانە کە هەمووی تێکەڵ بووە خۆی سروشت ئیلهامی ئەوەت ئەیاتێک کە تۆ لە ئینتیریەر دیزاین چ ڕەنگێک بەکاربێنی ئەو کاتە ئەکید ئەو ئینتیریەرە کە دروست ئەکرێت چەندەها ساڵ ئەمێنێتەوە بەبێ ئەوەی مۆدلەکەی بڕوات ئەحسانتریشە بۆی کە کولفێکی کەمتریشی تێ بچێت و زوو گۆڕانکاری تیان ناکرێت خۆی ئەگەر خانوەکە لەم کاتەیە کولفەی زیاتریشی تێ بچێ
لە مستەقبل لە مەودایەکی درێژ کولفەیەکی زیاتر ئەگەڕێنێتەوە بۆ ساحب ماڵ. بۆ نمونە خانووێک کە لە بەردێک دروست بکرێت لەگەڵ خانووێکە کە لە بلۆک دروست بکرێت طبعاً لە کولفە زۆری فەرقە یەکەم دووەم لە کاتی تەواوبوونیشی زۆری فەرقە بەڵام لە دواییدا کاتێک کولفەی بەکارهێنانی تاقە ئێنەرژی دێت مەسەلەن هەر لە کارەبایە هەر لە گەرمکردنی ماڵەکەی هەر لە فێنکردنی ماڵەکەیە لەو کاتەیە ساحب ماڵ ئەگەر بە بەر دروستی کردبێت و مانگانە و ساڵانە حسابی بکەیت کولفێکی زۆر زیاتری بۆ ئەگەڕێتەوە لەو کەسی کە بە بلۆک دروستی کردووە. ڕاستە کەواتە ئێرە چۆنە بەلاتەوە دیزایانی ئێرە دیزایانی ئێرە خۆی لەبەر ئەوەی کە هەمووی جامە ئەکیت هەولێریش گەرمە ئێمە حەز ئەکەین تۆزە جام و پەنجەرەکان بچووکتر بێت بەڵام لەبەر ئەوەی کە لە دەرەوە حەدیقەیەکی زۆر خۆشمان هەیە باخێکی زۆر جوانمان هەیە خۆشترە یعنی بڵێن کە بۆنەوە جامەکان گەورە بێت و بتوانین ببینین. ئیتر زۆر جاری ئەی دیزاینەر ئەکەوێتە بینی دوو مۆزۆعیشەوە لە کاتێکان بەسەلەن ئەمانەوێت کە تاقەکان بپارێزین لە کاتێکیش کە ئەزانین نەیچەرێکی زۆر جوانمان هەیە ڕاستەوەکەیتە قوربانی بۆەوە ئەبێ شتێک لایەنێک بکەین بە قوربانی لایەنێک اینجا کامیان مهمترە ئەو کاتە ئەوەدا ڕاستە ڕووناک خان ئێمە باسی هەموو ئەو شێوازانەمان کرد بەڵام لە پاڵ هەموو ئەمانەیە ڕێژەی سەوزایی بۆ کەمە لە کاتی دیزاینکردنی خانوەکاندا یاخود ببینین شوێنێکی بۆ گیان ناکرێتەوە ئەگەر دیقەت بین خانوو یاخود ماڵەکانی گەڕەکەکانی پێشووتر کۆنەکان سەوزایی زۆرتیا بوو حەوشە هەبوو یەکسەر لایەکیان جیا کردەوە بۆ باخ یاخود بڵین بۆ شوێنی درەختەکە ئێستا بوو ئەمە ناکرێت خۆی ئەوە دوو لایەنی هەیە لایەنێک ئەگەڕێتەوە بۆ سەر سەلیقەی خەڵک بۆچی وای لێ هاتووە بۆچی خەڵک ئەوەنە خۆی بەژوورەوە گرتووە و لەگەڵ باخانە ماوە ئەوش ئەگەرێتەوە بۆ طبعاً خوگرتنی خەڵک بە سوشیال میدیا و بە تەلەڤیزیۆن و زۆرتر کارکردن لە دەرەوە و تەنها بۆ وەختێکی کەم هاتە ماڵەوە و حتا یعنی کاتی ئیسراحەتیشیان لە دەرەوە کافتوریا و ڕێستورانتەکانن ئەوە لەلایەک لەلایەکی تریش ئەوە ئەرکی ئەربن پلانەر دیزاینەری شارە کە لە کاتی کە ئیجازەی بنا وەردەگیرێت ئەبێت مەجبوری ئەو کەسانە بکەن کە حەدیقەیەکی چەند بە چەندیان هەبێ لە سەتا چەندی خانوەکانیان دەبێت بە حەدیقەدا بنرێت و زۆر جاریش هەیە لەو شارانی کە دروست ئەکرێت مثلا قەریەکاندا بەنسبەت دیزایانی شارەکە کە دەکرێت سەوزاییەکی زۆری لە ناودادەنرێ بۆ شێوەی لەسەر ئەو سەوزایەش ئیجازە وەرئەگیرێت بەڵام دوای فترەیەک لەبەر ئەوەی کە سەعری زەویەکەیان زۆرە ئەو شوێنانی کە بۆ سەوزاییش دانراوە دەیگۆڕن بە خانوو و دەیفرۆشن ئەوش بەڕاستی کارەساتە یعنی نابێت بە هیچ نەوە ئەگرێگە بۆ شتە بدرێت پێویستەکە یاخود مەرجە بڵێن ئەگەر بمانەوێت سەوزاییمان هەبێت یاخود بەشێک لە سروش لە ماڵەکەماندا بڕەخسێنین ئەبێ ڕوبەرێکی گەورەمان هەبێت یاخود چۆن نەتوانین جی بکەینەوە شەرت نییە لەوانەیە لە فەزایەکی زۆر کەم بتوانێت سەوزاییەک بەشی ئەو فەزاە دروست بکەیت طبعاً سەوزایەکی زۆر گەورە ناتوانێ بەڵام بەشی ئەوەندەی کە تۆ فەزایەکی بچکۆلت هەیە دەتوانێت دروستی بکەیت شەرت نییە تۆ مەساحەتی زۆر گەورەت هەبێ باوەڕ کە زۆربەی خانوەکانمان خاستن ئەوانەی کە ئێمە بڵێن زیاتر لەسەر 200 مەتری خانوو دروست ئەکرێت لێرە زۆربەیان نزیکی 40 متر مربعیان کە دادەنرێت مەسەلەن ئێمە کە پێی ئەڵێن ژووری میوان لەوانەیە ساڵی جارێک دوو جار سێ جار بەکار بهێنرێ بەڵام مەسافێکی زۆری بۆ دانراوە و کولفەیەکی زۆری تیا سەرف کراوە و کەشخەترین فەرنیچەر کە کڕاوە بۆ ئەوێ دانراوە و زۆر کەمیش بەکاردێ بەڵام لە کاتێکدا ئەگەر ئێمە بیر لە سەحەتی خۆمان بکەینەوە ئەو مەساحەیەدا بنرێ بۆ سەوزایی زۆر باشترە کاتە خەڵکی هەرێمی کوردستان تا چەند گرنگی بە دیزاینکردنەدەن یاخود بڵین گفتوگۆ لەگەڵ ئێواکەن یاخود بڵین ڕێنمایی لە ئێوە وەرەگرن داوای نەخشە و دیزایانی نوێ لە ئێوە کرێ هەم لەلایەن پرۆژە گشتیەکان و هەم لەلایەن تاکە کەسیشەوە ئێستا زۆر باشترە ئێستا خەڵکەکە زیاتر خۆی تەشجیعمان ئەکات خۆی داوا ئەکات کە ئەو شتانی بۆیان بەکار ئەهێنین کۆپی نەبێت
زۆر جار کە باسییان بۆ ئەکەین ئەگەر ئێمە یعنی لە سروشتی کوردستانەوە شتەکان وەربگرین زۆر زیاتر دڵیان پێخۆش ئەبێت ئەوە جێگی خۆشحاڵیە یعنی چەند جار من لە سایتی تایبەتی خۆشم بۆم ئەنووسن تکایە بەس دوورکەونەوە لە کۆپیکردن یعنی بێزار بوون لەوەی کە تەلارسازەکان کۆپی زۆر ئەەکەن خۆشە کە مجتەمع خۆی تەلارسازەکان بە ڕێگەی ڕاستا بەرێت. مەرجە کولفەیەکی زۆر یاخود بڵێن بڕەپارێکی زۆر و ڕوبەرێکی زۆری خانومان هەبێ ئەجا توانین ماڵێکی خۆش و بەو شێوەیەمان هەبێ کە ئێستا مۆدێلیەتی نا شەرت نییە جار هەیە لە شوقەیەکی 7 مەتریە یان خانوویەکی 100 مەتریە ئەگەر بە دیزاینێکی جوان بکرێت دیزاینەکەی کار بکات نەک تەنها شکل بێت خۆی دائیمەن ئەبێت لە شکلەکە لە دوای کارەکەیەوە بێت ینی بگونجێت لەگەڵ ئەو کەسانی کە تیا ئەژین ئیش بکات و دوای ئەوە گرنگی بە جوانیەکەی بدرێ لەو کاتەیە طبعاً هەر مەساحەیەکت هەبێت جوان ئیش ئەکات. ئەتوانین لەگەڵ ئەمەدا یاخود بڵێن لەگەڵ ڕەچاوکردنی هەموو ئەم جوانی و دیزاینەدا گرنگی بە سیستمی گەرمی و ساردی و کەشی ناو ماڵە کەش بدەین؟ بەڵێ وەکو باسم کرد ئەو مەتریاڵانەی کە بەکاردێ ماوادەکانی کە لە بیناکە بەکاردێ ئەوە یەکێکە لەوەی کە گرنگی بە کەشی ناو ماڵەکە دەدات حتا قیاسی پەنجەرەکان کە ئەیکیت کراوەکان مەسەلەن لەو شوێنانێک کە گەرمە بە پچکۆلەیی دەبێت دروست بکرێت بۆ ئەوەی کە ڕۆژ ئەوەندە لێ نەدا لەو شوێنانەی کە فێنکە دەتوانێت زیاتر بیکەینەوە لەو کاتانی کە لە چ لایەکەوە لە چ جیهەیەکەوە ڕۆژ لی دەدا پەنجەرەکان گەورەتر بکرێت بۆی ڕۆژ زیاتر بێتە ژوورەوە گەرمی بکە دیزاین ئەگەر بەڕاستی گرنگی پێ بدرێت زۆر کار دەکاتە سەر ژیانی ئەو کەسانێک کە تایە ئەژین هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی ئیجتیماعیەوە و هەم لە ڕووی اقتصادیەوە بێگومان ئەمە هەم بۆ گەرمی و ساردی و بۆ دەنگیش بە هەمان شێوە دیزاینەکە گونجێ لەگەڵیا بۆچی لە هەرێمی کوردستان خەڵک زۆر جار دوای یەک ڕەنگ ئەکەون یاخود بڵین کەمتر گوێ بە ڕەنگەکانە دەن لەگەڵ گونجاندنی لەگەڵ سروشتا گونجاندنی لەگەڵ شوێنەکەی کەتیایەتی هەروەک باست کرد جالەوەی کە دیزاینەکە بە پەیوەندی هەبێ بە ناوچەکەی خۆیەوە ڕەنگەکانیش ڕەچاوەکەن بە پەیوەندیایی هەبێ نا بەداخەوە ڕەنگەکان ڕەچاو ناکرێت زۆر جار شتێکیان ئەگەر لە ماڵێکی تربینی بێت حەز ئەکەن جارێکی تر دووبارەی بکەنەوە لە لای خۆیان ئەوە یەکێک لە هەڵەکانە چونکە هیچ ماڵێک لەگەڵ ماڵێکی تر دووبارە نابێتەوە ئەوانە کەسێکی تایبەتی تیا ئەژی و ماڵەکەی تر کەسێکی تایبەتی تری تیا ئەژی ئەو شتانە زۆریەتە بەردەممان لەو ماڵە ئەو ڕەنگەم دی زۆر جوان بۆ حەز دەکەم دووبارەی بکەمەوە لەوانەیە بگونجە لەوانەشە نەگونجە و ئێستش لەبەر ئەوەی کە لەگەڵ دنیای دەرەوە زۆر کراوین بۆ نمونە ئەتوانن ینی بە کلیکێک دیزاینەکانی دەرەوە ببینن هەر دیزاینێکی جوان ئەبینن دووبارەی بکەنەوە لێرە شرت نییە بگونجێت لەگەڵ ئەمان چونکە ئەوان بەپێی وڵاتێکی تر دروست کراوە بەپێی ئاو هەوایەکی تر دروست کراوە لە سروشتێکی ترەوە وەرگیرا زیاتر چ ڕەنگێک بەکارێت یاخود بڵێن چ ڕەنگێک ئارامتر و جوانترە بۆی کە دیوی ڕووپۆشی دەرەوەی خانوەکانی پێ بکرێت خۆی وەکو لەو وێنانەدا کە دوای نەزانام ئێستا پێشتر پیشانیراوە یان دوای ئەیبینین ئەگەر بیبینین ئەو ڕەنگانە ئارام بەخشە کە هەست پێ ناکێ لە سروشتەکەەوە جیابۆتەوە یعنی مەسەر ئەگەر شوێنەکە شاخاوی بە هەر ڕەنگی بەردی شاخەکە بەکار هاتوۆتەوە ئەگەر سەحرا بوو بێت هەر ڕەنگی سەحراکە بەکار هاتوۆتەوە ئەگەر لە ئاو نزیک بێت کە شوێنێک ئاسمانێکی شینی کاڵی جوانی هەیە بەدائیمی نفسی ڕنگ بەکار هاتوۆتەوە هەم بۆ دەرەوە هەم بۆ ناویشەوە لە شوێنێک کە مەسەلەن غابات بێت و لە ناو سەوزاییەکی زۆر بێت بە هەمان شێوە ڕەنگی سەوزەکە کە ئەتوانی ڕەنگی وەرزەکانیان بەکاربێنیت وەکو باسم کرد یعنی کە پرتەقاڵی و زەرد و سوورکان تێکەڵ ئەبێت نفسی ڕنگ دیت لەناوە دیسانجارێکی تر بەکاری ئەهێنیتەوە ڕاستە زۆر سپاس خاتۆ ڕووناکخان بە ئەمڕۆ کە لەگەڵمان بووی لێرە سپاس بۆ هەم ڕێنمایەکانت هەم ئەو ڕوونکردنەوانەی کە بە ئێمە و بە بینەرانیشت بەخشی سپاس بۆ ئێوە دووبارە بەخێرهاتی سپاس بەڵێ باسی
خانومان کرد باسی ئەومان کرد کە دیزایانی خانووەکان هەم دەرەوە هەم ناوە چۆن بێت ئێستا بابەتێکی دیکەمان ئامادە کردووە ئەوش سەدان گوندنشین لە ناوچەی نەسام لە باکووری ڕۆژهەڵاتی هندستان لە ڕێوڕسمی بە کۆمەڵدا تۆڕەکانیان خستە ناو دەریاچەی ناوچەکەیان و هەزاران ماسییان ڕاو کرد ڕاوکردنی ماسی بە شێوەی بە کۆمەڵ لە هندستان چالاکێکی ساڵانەیە هەموو گوندنشینانی ئەو ناوچەیە بەشداریەکەن ڕێوڕسم و چالاکیەکانی هندستان زۆر جۆرا و جۆرن ئەوە ماسیەکانیشیان بێبەش نەکردووە کە وەکو جژنێکە ساڵانە یادیەکەنەوە و بە کۆمەڵ ڕاوی ماسیەکانەکەن ساڵادە گوتنشینانی ویلایەتی ئەسام لە باکووری هندستان با کۆمەڵ دەسەناو ئاوی دەریاکان و ڕاوی ماسی دەکەن هەر یەکێک لەو گوتنشینانە تۆڕێکی تایبەت بە خۆی بەدەستەوەی و سەرقاڵی ماسی گرتنە لەو چالاچەدا هەزاران ماسی دەگمەن و دانسغە ڕاو دەکرێن و بە مەبەستی جۆرا زۆر سوودیان لێوەردەگیرێت من هاتووم بۆ ئێرە بۆەوەی ماسی ڕاو بکەم هەموو گوندنشینەکان بە یەکەوە کۆ دەبینەوە ڕاو ماسی دەکەین چێژی تایبەتی هەیە گوندنشینانی هندستان وەک جەژنێک ڕێوڕسمی ماسیگرتن ساز دەکەن و بەیەکەوە سەدان ئافرەت و پیا و ماسی ڕاو دەکەن و بژێوی ژیانی زۆرێک لەو خێزانانەش لەسەر ڕاوی ماسیە هەموو ئەوانەی لە نزیکی یەکتر دەژین هاتووین ماسیەکان ڕاو بکەین ئەو ڕێوڕسمە وەک چالاکیەکە و ساڵانە ئەنجامی دەدەین ساڵانە گوندنشینانی ویلایەتی ئەسام لە باکووری ڕۆژهەڵاتی هندستان بەیەکەوە دەستناو ئاوی دەریاچەی گوریمار ئەوان جگەل لەوەی زۆرینەی کارە کشتتوکاڵیەکان بە هەرەوەزی دەکەن چەندین ساڵیشە وەک جەژنێک ڕاوی ماسی بەیەکەوە دەکەن و ڕێوڕسمی گەورەی بۆ ساز دەکەن لە ڕێوڕستم و مەراسیمە جیاواز و سەیر و سەمەرەکانی هندستانەوە یینە هەواڵێکی تایبەت بە جیهانی تەکنەلۆژیا کە لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی تێکەڵبوونی ئاپەکانی مەسنجەر وەتساپ و ئینستاگرام لە بەرواری هەشتی مانگی دوو چی دیکە واتساپ وەکو ڕابردوو سکیور نامێنێت واتە پارێزرا و نابێت بەمەش خەڵکیی زۆر بڕیاری بایکۆتکردنی ئەپی واتساپیان داوە و خەڵک ئەپەکانی دیکەی وەک تەلگراف کردوتە جێگرەوەی واتساپ ئەم بڕیارەی مارک زۆکەربەرگ خاوەنی هەرسێ ئاپەکە بووەتە هۆی زۆربوونی ژمارەی بەکارهێنەرانی تەلگرام بە جۆرێک کە لە ماوەی سێ ڕۆژی ڕابردوودا ژمارەی بەکارهێنەرانی ئەپی تەلەگرام 25 میلیۆن کەس زیادی کردووە و بەگشتی ژمارەی بەکارهێنەرانی ئەو ئەپا گەیشتووەتە 500 میلیۆن کەس کە پێم وابێ بۆ زۆر بەشمان هات کە بەکارهێنەری تەلگرامین پیرۆزبایی لێکردین و هەم سپاسیشی کردین کە وەکو بەشدار بوویەک ئێمە یاخود بڵین وەکو بەکارهێنەرێک تەلگراممان بەکارهێنا و ئەو زانیاریەشی پێداین کە 25 میلیۆن کەس زیادی کردووە لە بەکارهێنەرەکانی و سوپاسی هەموو بەکارهێنەرەکانیشی کرد. ئەحمەد بەرزنجی لە ساڵی 1960ەوە لە دەربەندیخان لەدایک بوو و پەیمانگەی مامۆستایانی سلێمانی تەواو کردووە. لە ساڵی 1970ەوە دەستی بە گۆرانیوتن کردووە تا ئێستا خاوەنی سێ بەرهەمی سێدیە و بەرهەمێکی نوێشی بڵاو کردوتەوە. ئەحمەد بەرزنجی دەیەوێت شێوازی گۆرانیە کوردیەکانی بگۆڕێت و بە ستایلی جیاواز لە ڕابردوو تۆماریان بکاتەوە. هونەرمەند ئەحمەد لە ساڵی 1994 لە سوید نیشتەجێ بووە و بینەرانی پرۆگرامی ڕۆژباش دەیەوێت یاخود ئەم بابەتەمان بۆ ئامادەکردن با بەیەکەوە ببینین. ڕاستم پێ بەڵێ وەیلەکەی تۆ ڕاوی لە چی مەلولی وەی بۆچی ڕەنجاوی ئاشێل وەی شێل هەموو سڵاو لە بینەرانی ڕۆژباش منیش هەروەکو هەر تاکێکی کە کورد لە وڵاتانی دەرەوەی کوردستان ژین بەیانیان پاشەوەی کە نانی بەیانیان بخواردەوە ئیتر ئەکەومە ڕێ بۆ دەرەوە هەندێک وەرزشەکەم بە ڕۆشتن و پیاسە و لەگەڵی شایگوێ لە مۆزیکە گرم
چونکە ڕۆژانە گوێ لە موزیکە گرم بۆ زین و کردنەوەی ژیانی ڕۆژانە زیاتر. لە ساڵی 2020 بەرهەمێکمان لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمە تۆمار کرد کە گۆرانێکی هونەرمەندی پایەبەر سەید عەلیەزغەری کوردستانی بوو، جانی جانانم وەرە. کۆپلێک لە گۆرانیەکەمان بۆڵێکە بەڵێ بۆ نابەڵامکو ئەو تۆزێک بەرزە، بەڵام من هەوڵەدەم تۆزێک چونکە لێرە لە ماڵ و تۆزێک ئاسانیە بێرێ. دڵ نەخۆشی دەردی هجران جانی جانانم وەرە لە دلەتە هۆکاری ئەم ئاڵوگۆڕە زۆرە چییە لەناو ئەم گۆرانیە کە جەنابتان کردوتانە؟ ئەمە من ئەمەوێ بیژێڕمەوە بۆ ئەساسی ئەوەی کە تۆنی دەنگی کوردی ئەم دەنگانە نییە کە تعریب و تەفریس و تەتریک کراون. دەنگی کوردی 4000 ساڵە ئاهورە مەزدایی هۆرەی و چەندەها ساڵەی سیاچەمانەیە کە تەکنیکێکی کەناری ئاسایی لە گەروی کوردایە. ئەم دەنگانەی ئەمڕۆ نییە کە گۆرانی پێوترێت. نیازتان هەیە بەرهەمەکانی دیکەشتان بە هەمان شێواز بێت؟ بەڵێ لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرمەیە خەریکی ئەوین بە تایبەتی لە بواری مەقامات و ئاوازی ڕەسەنی کوردی و فۆرمی دەنگی ڕەسەنی کوردی لەسەر شێوەی هۆرە و سیاچەمانەوە مەقامە کوردی کۆنەکان، ناساندنی دەنگی کوردی لەسەر ئەوە و موزیکی کوردیش هەر هەمان موزیکی تەرجمەکردنی دەنگەکان و ئاوازەکان نەبێ. ئەمەت گۆڕانکاری و دابشکردنی تایبەتی تایکە دکتۆر عەبدوڵڵا جەمال سەگرم کردوێتی. بەڵکو زوو دەرچم لە شار ئیمڕۆ ڕۆژێکە لە جەمعی مەردومان بگرم قەرار دەستەوە ژنۆ دانیشم بێ چارە و زار و نزار ڕۆژی جەژنە من کەساس و بێبەشی دیداریار. بێگومان ئەم هونەرمەندە و چەندین هونەرمەندی دیکەی دەمخۆش لە تاراوگە دەژین و بەردەوام بە حەزرەتیەوەن کە ڕۆژێک بێنەوە هەرێمی کوردستان و هەرچەندە لەوێشەوە خزمەت بە کوردستان و بە هونەری کوردی دەکەن و بەردەوامن بە هیوای تەندروستی باش و لەش ساخی بۆ هەمویان. وەکو زانین کە ئێستا بە تایبەت لەم دۆخەیەسەدا دراوەکان یاخود بڵێن ئەو بەهای دراوەکان کاریگەری زۆری لەسەر بازارەکان و لەسەر هەر یەکێکمان دروست کردووە، چونکە ئێمە هەر پێداویستێکی ڕۆژانەمان کە ئەیکڕین پەیوەندی ڕاستەوخۆی بە نرخی بازارەوە هەیە. نرخی بازاڕیش پێوەستە بە بەرزبوون و نزمبوون و یاخود هەڵکشان و داکشانی بەهای دراوەبیانیەکان. وێ ئێستا من بەهای ئەو دراوانەتان بۆ خوێنمەوە لەگەڵ نرخی زێر لە هەمان کاتدا کە لە بازارەکانی هەرێمی کوردستان بەم شێوەیە $100 ئەمریکی بەرامبەر بە 143,600 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 175,250 دیناری عێراقیە، 100 پاوەنی بەریتانی بەرامبەر بە 195,500 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی بەرامبەر بە 19,150 دیناری عێراقیە. لیرەی تورکی بەردەوام لە هەڵکشاندایە و جیالەوانە 100,000 تومەنی ئێرانیش زۆر بەرزبوونە بەخۆی و بینیوە کە 5,990 دیناری عێراقیە. ئێستا بینە سەر نرخی زێر لە بازارەکانی هەرێمی کوردستانەویش مسقالێک زێری عیار 24 429,000 دیناری عێراقی و مسقالێک زێری عیار 21 375,000 دیناری عێراقی و مسقالێک زێری عیار 18 318,000 دیناری عێراقیە.
بە خوێندنەوەی یاخود بە پێشکەشکردنی نرخی زێڕ و بەهای دراوەکان کۆتایی هێنم بە بەرگە بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی ڕۆژ باش بە هیوام تەندروست باش بن و هەر سەلامەت بن ماڵاوە.